لەگەڵتان بەردەوامین لەم تەوەرەی بەرنامەکە باز لە جۆرە جیاوازەکانی گوڵەکەین، باز لە مانە جیاوازەکانی ڕەنگی گوڵەکەین کە هەر ڕەنگە و مانایەکی تایبەت بەخۆی هەیە. من شڵێ نرگزم بەدەستێ بزین نرگزیش وەکو لۆگۆکەی کورسات مانای چییە؟ بەچڵی نرگزیش چاوی لانە کوێر ناکەم پۆتر باسی ئەومانەکردوە هێلانە ناکاکە مناڵە موردە چاوی چیم کوێرەکە چاو کوێر ناکەم نرگز چاو کوێر ناکە بەڕاستیتر کە بۆنیەکەی نازام مێشک و دڵ و دەروونە ئارامە بێتەوە بۆنی نێرگەزوانیە زۆر تایبەتە و زۆر ڕەنگیمان زۆر خۆشە چونکە لۆگۆی کورسات بێگومان. باز لە تایبەتمەندی جۆرە جیاوازەکانی گوڵەکەین، هەڵبژاردننی گوڵەکەین بۆ کەسێکی خۆشەویست، بۆ کەسێکی نەخۆش، بۆ هەر دیدارێکی تر بێت کە چۆن ئێمە ئەم گوڵە هەڵبژێرین هەر گوڵە و هەر ڕەنگە و مانایکی تایبەت بەخۆی هەیە. گفتوگوی ئەم تەوەراکەین لەگەڵ زۆر بەڕێز شکۆ محەممەد ئەمین خاوەنکار. کاکە شکۆ بەخێر بێ دەستە خۆش بێ زۆر بەخێر بێ سپاس بۆ عزەتێکی شاد دەستە خۆش بێ کاکشکۆ بەخێر بێ سەرچاوم کاشکۆ با هەر لە نێرگزەوە دەست پێ بکەین دەستە خۆش بێت چاپکە گوڵەشی زۆر تایبەتی ڕازانەوە نێرگزیشت یا بەکارهێناوە وایە بینەرانیش ببینن باشە دەست چاو خۆش بێتەوە چەپکە گوڵەکەی بەڕێستە کە زۆر تایبەتە و دەستە خۆش بە هەر لە دەستە خۆش نێرگز و مانای گوڵی نێرگزە دەست بکەین. مانایکی تایبەت بەخۆی هەیە گوڵی نێرگز؟ گوڵی نێرگز گوڵ گشتی مانای تایبەتی هەیە لە ناویانە گوڵی نێرگز تایبەتترینە لەبەرەوەی کە ڕەمزی کووردە و گوڵێکە تایبەتە بە مۆسمێک هەر شتێکی شکەم بوو مەرغوبە. گوڵی نەرگزیش گوڵێکە عمری کورتە تەنها لە فەسلی بارە هەیە، بەڵام ئەم گوڵێکی ئێستا پێشکەشی بەڕێستانم کردووە نێرگزی خۆمان نییە، نێرگزی تارانە. لەبەرەوەی کە نێرگزی خۆمان لە ئێستا زۆر کەمە، تەنها ئاکرێ هەیە ئەویش شتێکی زۆر کەمە. لە ئێستا ئەم نێرگزی کە لە بازار هەیە نێرگزی ئاکرەیە؟ نە ئاکرێ نییە، ئەمە کە لە بازارە نێرگزی ئێرانە لە تارانەوە وردەیەکی. ئەی نێرگزە کوردەکەی خۆمان نێرگزە کوردەکەی خۆمان لە ئێستا زۆر کەمە، ینی شتێکی ئەوە نییە کە بتوانین لە بازارە بیفرۆشی. بەڵام وەکو بۆن کە بەڕاستی بۆنی نێرگزی لێبێت نێرگزەکەی خۆمان ئەکید نێرگزی خۆمان زۆر بۆن و بەرامەی تایبەترە لە زۆر بۆنیەکی وایە. باشە کاکە شکۆ باسێکی ئەومان بۆ بکە بۆنمونە واتە و مانای جیاوازی هەیە گوڵەکان بە شێوازێکی گشتی تر هەر گوڵە و کۆمەڵێک مانە و تایبەتمەندی خۆی هەیە. باسێکی ئەومان بۆ بکە بەپێی بۆنەکان ئێمە چۆن بتوانین ڕێی گوڵەکان دیاریکەین؟ بەپێی بۆنەکان بەپێی جۆری گوڵەکان ڕەنگی گوڵ و شێواز و پێچانەوەکەشی فەرقەکات. باشە بۆ نمونە ئەگەر کەسێک خوا نەخواستە بێ بچێت بۆ لای نەخۆشێک بۆ ئەو کاتانە ئەگەر نەخۆشەکە پیاو بە یاخود ژم بێ ڕەنگەکانیشی گۆڕانکاری بەسەرایەت؟ ئەکید ڕەنگەکانی فەرقەکات و پێچانەوەکۆشی فەرقەکات بەپێی تەمەنەکەش فەرقەکات. کەسەکە گەر تەمەنی هەیە هەبێت پێویستەکە جۆرە گوڵ بەکاربێنی کە بۆ تەمەنی ئەو گونجاو بێ. ئەگەر کەسەکە بۆ منە خانمێ بێ ئافرەتە بێ کە گەنج بێ پێویستەکە گوڵە بێ کە شایانی ئەو بێ. بەڵام ئەوەی کە بە گشتی بەکارێ بۆ لای نەخۆش پێویستەکە چەپکەکە یەکڕوو بێ واتە بۆ دیزاینە نەبێت چەپکێکی بە درێژی دروستکرێت لەبەرەوەی کە لای نەخۆشەوە بندرێت لە هەر ڕوویەکەوە دانرا دیار بێت لە نەخۆشەکەەوە. دەستە خۆش بێت دواترینە سەر چەپکە گوڵ و پێچانەوە چەپکە گوڵەکان و بردننی بۆ دیاری. بەڵام سەرەتا بە باسی ڕەنگی گوڵەکان بکەین با لە ڕەنگی سوور و دەست بکەین. ڕەنگی سوور ئێمە ئەوەی کە ئەزانین تەنیا لە ڤالانتاین و تەنیا بۆ خۆشەویستی هەر بەڕاستی تازە بزەم زوریە زور نابە سوور بەڵێ ڕەنگی سوور بۆ خۆشەویستی بەکارێت بۆ دەربڕین خۆشەویستیە و یەکێکی لەو ڕەنگانەی کە پشکی شێری بەرەکەوێ بەردەوام فرۆشی لەسرە خواستی لەسرە. سووری زۆر تۆخ و ئەو زورێکە منوتم کە سوورێکی کاڵە فەرقی هەیە؟ فەرقەکە بەڵێ فەرقی هەیە لە چیە؟ هەندێک جارێ سووری تۆخەکە ڕەمزی خۆشەویستیە بەڵام سووری کاڵ ئەمڕازە بۆ دەربڕینی خۆشەویستی. باشە گوڵی زەرد و پرتەقاڵ و ئەم بابەتانە ئەمانە چمانایەکی هەیە؟ گوڵی زەرد بە مانای تەندروستێکی باشترێت بۆ هاوڕەش بەکارێت. کەواتە توانین بڵین کە گوڵێک بۆری بۆ نەخۆشێک زیاتر گوڵی زەردی بەکاربێت؟ بۆ ئێمە بۆ هەر نەخۆشێک کە بڵێ بۆ نەخۆشمەوێ ئەگەر نەخۆشەکە پیا بیان ئەپرێت بێ گوڵی زەرد کەمی گارتیادایانین. گوڵی پرتەقاڵیش باشە ئەم مانایانە لەسەر چ بنەمایەکدانراوە کاکشکۆ بۆچی ینی زەرد ببەستینەوە بە تەندروستی باشەمانە چۆن ئەم مانایانە دروست بوو؟ ئەمانە کە دروست بوو ئەمە خۆمان لە سەرچاوەکانەوە وەرێگرین هەر لە کۆنەوە هاتووە. بۆ نمونە ڕەنگی سوور ڕەنگێکی حەزینە
ڕەنگی سپی بمانەی بۆ نمونە ئاشتی پێکەوە ژیانێت ئەنی بەردەوام هەر شوێنێکە ئاشتی بێ کۆترێکی سپی هەڵەفرێنن یان بۆ نمونە ئاڵایەکی سپی هەڵەکەن بەمانای سەرکەوتن و خۆشیێت هەمین لەو ڕنگانە لەو بابەتەوەات باشە ئەم گوڵە جوانە بۆ منە پەمەیەەکە ئەم پەمەیە واتای چییە بۆ چ بۆنەیەک ئێمە توانین گوڵی پەمەی لەگەڵ خۆمانە بەرین گوڵی پەمەی بەمانای پاکو بێگەردیەت و زایدەم بۆ کچ زۆر بەکارێت زیاتر با بڵێن بۆ دەستی بووک بەکارێ بۆ مارەکردن زۆر بەکارێ زۆر جاریژێ بۆ ڕۆژ لەدایک بوون ڕەنگی پەمەی ئەگەر کچ بێ ڕەنگی پەمەی تیا بەکارێنین دەستە خۆش بێ کاکشکۆ ئێستا گوڵی ڕەشی شەبینم گوڵی ڕەش ئەزم خۆتان ڕەنگەکەی والیەکەن گوڵی ڕەش بەڵێ ئەمە خۆمان دەتوانین ڕاستەخۆ لە وڵاتی وڵندا هاوردەکەین بە وەکو خۆی ئۆرجیناڵەکەی بەڵام تۆزێ کولفێکی زیاتری ئەوێ و گرانتر ئەکەوێ خواستی کەم لەسەرە بەڵام زۆر کەسێ حەزەکە لە مناسبی کتابێتە گوڵی ڕەش بەڵێ بەرێت ئێمە خۆمان بۆی ڕەنگەکەین یەکەینە ڕەنگە و ڕەنگەگرێ بۆ ئەم گوڵە ڕەشابات بۆ ئەم گوڵە جوانە ڕەنگە و ڕەنگانە نابە گوڵی ڕەش بەمانای دابڕانێ بەڵام زۆر کەسێ لای ئێمە بتێ هەر کەسی جابێتە گوڵی ڕەشی ببەری وڵای زۆر کەسێ زۆریشی خۆشی گوڵی بۆ ئەوە بەڵام حەزی کەسەکە دەورە بینێ زۆر جارێ مناسبەکان بۆ نمونە پێیسەکان ڕەنگێک بەرێت ئەو لە نایە زۆر جار مشتریمان هەبووە بۆ عادەتەن بۆ پرسە ڕەنگی سپی مۆر بەکارێ کاغەز و کەڤەر و قردێلەکەشی ڕەشە مشتریمان هەبوو وتێتی ڕەحمەتیار حەزی لە سوور بۆ گوڵی سوورم بۆ بەرە ئەنی گوڵیش تاکە هاوڕێیە کە بڵێن لە خۆشی ناخۆشیە لەگەڵمانەیە و زایدەن لە دوای نەمانی کەسەکانیش لەسەر قەبران بۆی بەجێڵین چڵای نێرگزم لێ کردەوە جا ئێمە خانمان هەروین کاچین بۆ سەیران و یا بۆ زۆر شوێنی تر تا نێرگزم داناوسەکەم لەگەڵ جلەکان ماگونجا و جوانی شەونیە باشە دەستە خۆش کاکشکۆ بە شێوازێکی گشتی وەرزەکان تا چەند کاریگەریان هەیە لەسەر هەڵبژاردننی ڕەنگەکان بۆ نمونە بڵێ وەرزی هاوین زۆرتر ئەم ڕەنگی تیا بەکارێن دێت و ئەبرێت بۆ کەسەکان ئەمایان چۆنە لە مەسلەی بابەتی گوڵی ئێمە وەرزەکان فەرق ناکە تەنها لە یەک شتە فەرقەکات لەسەر خواستی مشتری بۆ ئێمە لە وەرزی با بڵێن ڤالانتاینە زۆر خواستێکی زۆری لەسرە ڕەنگەکەش تەنها ڕەنگی سوور زۆر ئەفرۆشتێ وەکو ڕێنکانی تر نییە لە مۆسمی بڵین بەهاریشە کە تەخەڕوجی پەیمانگا و زانکۆکانی تیا خواستی زۆری لەسرە بەڵام وەکو ڕەنگەکان فەرق ناکە لە مۆسمەکانە دەستە خۆش بێت ئێستا چەپکە گوڵەکان کاکشکۆ تۆزێک گۆڕانکاری بەسەر هاتووە چەپکە گوڵ بۆ بە چەپکە پارە شتە بە خۆشحاڵێ ئەمە نەبێ بەوە بەڵام وەکو گوڵی لاوڵای یەکەم شوێنین کە زۆرترین چەپکی پارەمان کردبێت لای ئێمە تقریباً $2 کراوە بە چەپک $2 کراوە بە چەپکە گوڵێک بەڵێ بەڵێ باشەم زاریە ئیتر تایەتی بۆ نمونە بە دۆلار کوردمانە بە لیرەی تورکی کوردمانە بابەتی لەناو بۆکسا کوردمانە باشە خۆی گوڵەکە جوانترێکە یا چەپکە پارە ئەزانی چۆنە گوڵەکە و پارە تێکەڵاستەکەم گوڵ و پارە تێکەڵە زۆر جارەیە کەسەکە لە من جاران کە کەسێک کە چوو بۆ شوێنە گوڵێکی پێشکەشە کرد گوڵەکەی با بڵێن چەپکی ڕیحانەی بۆ ئۆبرد ئێستا لەگەڵ یاکە گوڵەکە بە پارەکە ناکاتە زەرفێکەوە ئەڵەم گوڵەکەی بۆم حەزەکەم پارەکەش مادام لە پێشکەش یەکەم حەزەکەس نابی پێوەکاتە ببینێت حەزەکەم خەڵک ببینێت هەروایە کابرا خەسارە یاوەی ترێ هەموو چواردۆرەکەی ببینێت باشە جگە لە پارە کاک شکۆ زۆر کاتێ چەپکە گوڵەکە ژەڕازێننەوە لە ناویە ترمۆبایلێکی گران بەهاش داهاندرێت ئۆتۆمبیلوەناڵی ئەوەش ئێستا زۆر بابەتی مۆبایل زۆر بەکارێت ناو بۆکسەکانە بابەتی نەستەلە و نوتەلا زۆر بەکارێت چەپکی شرکمان زۆر کردووە لە بابەتی مۆسمی بەهارە چەپکی چوالە و هەڵوژۆشت زۆرەکەین باشە چ چەپکێکی زۆر جیاوازت کردووە لە ماوەی کارکردن تاکە لە زۆر شوێن باسیکی ئەوەی کە زۆر جیاواز کردبێتمان با بڵێن عەدەدی 1000 گوڵە کوردمانە بەناو نووسراوە لە سەبەر نووسی و ئایشە ئەوە زۆر تایبەتە و کاری دروستکردنەکەشی زۆری ویستووە لە وێنەکانیشە هەمانە جا هاوڕێن ئەگەر وێنەکەمان بۆ بێنە سەر شاشە بە $1000 ناوەکەت نووسیوە $1000 گوڵ ناوەکەمان نووسیوە چەپکێ پارە بۆ بۆ خیاڵ لە ناوەڵا بۆم نات هیوادارم بۆم بێ ئینشەڵا بۆ دێت دەستە خۆش بێت کاکشکۆ وەکو هەتاکو وێنەکەیتە سەر شاشەکە وەکو گوڵی سوور شتێکتان بڵاو کردبووە لە ئەکاونت پەیجەکانی خۆتانە کە کەسێک لە ئەمە وێنەکەیە وێنەکەش هاتە سەر عەدەدی 1000 گوڵە کورد ئەمە 1000 گوڵە
نووسراوە ئایشە بەڵێ ئەوە چەری تێچێگەر بە 1000 گوڵ شتێکی ئەو ئاوا 1000 گوڵات بە تقریبان لە مناسبەکانە فەرقەکە لە ڤالانتاینا بێت بە تقریبان $2000 تێچێ زیاتر دەکە من باشتر بوو بەڵامی تر لە کاتەکانی ترا بێ هەرزانترە چکە لە ڤالانتاینا لە ئێستا ڤالانتاینی 1000 گوڵ ئاوا ناوێکی پێ بنووسن 1000 گوڵ بۆ دستاند و شتەوە تقریبان نزیکی ملیۆنێک و 500 تێچێ ئەی کاکشکۆ ئەگەر ئێستا ئامادەیەکی بۆ ڤالانتاین بۆی کەمتری تێ بچێ گوڵەکان تێکەچێت بەڵام لە ئێستا مشتری هەیە باز ڕستمی پێوە بگرە ڕۆژی ڤالانتاین ئێستا ڕۆژانە خەڵکێ بۆ لامان بۆ حجزی ڤالانتاین بەڵێ لە ئێستاوە حیج دەکرێت لە ئێستا حج زۆرە گرین بۆ بە نرخی ئێستای بە نرخی ڕۆژی نا ڤالانتاین ئێستا بۆ نمونەمە لە ئێستا حج زۆرە گرین بە نرخی ئەمڕۆ بەڵام لە ڤالانتاینا گوڵەکەی بۆ پێچینەوە دەستە خۆش بێت. باشە ئەو حجزانەی کە کراوە لای تۆ بۆ ڕۆژی ڤالانتاین دیارترینیان کە تۆزێک جیاواز بێ و ناوازە بێت چییە؟ دیارترینیانەوەی کە ئێستا حجز کراوە لە ئێمە سارێکێنێ بۆ خێزانی کڕیوە بە گوڵی سروشتی بۆ ڕازێنینەوە بەشی پشتەوە هەمی گوڵە ناویشی بگین بە چەپکی گوڵ و بابەتی ئەکسسوارات و بۆن و ئەم جۆرەشتانەیە شڵێ گوڵ ئێستا بەچەنەوە ڕۆژی ڤالانتاین بەچەنە چڵە گوڵ لە ئێستا 2000 بەڵام لە ڤالانتاینا ئێمە وەکو گوڵی لالەوە هەر بە 2000 فرۆشین ئێتر احتیمالەیە ئەمساڵ گرانتر بکرێ بەسێ بەڵام بۆچی گرانترە بە ڕۆژای گرانترە دەستی دووشی هەیە ڕۆژی ڤالانتاین نامێنێ ئەخیرەک شت هەیە ئێمە بۆن لە 5 یەکەوە کە گوڵ باڵێن لە وڵاتی هۆڵەندا ئۆردەرەکەین و حجزەکەین بۆ 42 ڕۆژی ڤالانتاین خۆشمان بە گرانتری کڕین ئەی لەبەرەوەی هۆڵندا کە ئەو ڕۆژە ساڵێکی ڕێک ئیشەکە بۆ ئەو ڕۆژە لەبەری زۆرترین خاسی لەسەر بێت ئەمە چاپکە گوڵ نیە چاپکە دۆلار ئەمەیان چەنێکە ئەم چەپکە دۆلارە تقریبان $3800 ئەگەر هەڵە نەبم لەگەڵ یا گوڵی ڕۆزمەتیا بەکارێنەوە باشە و پارەکە نادڕێ کاکشکۆ خۆی پارەیە خاچی باشی هەیە تو هەرچەنە ئیشی لەگەڵا بگەی هەرچەنە تیپ بەکار بێنی پێوەی هیچ کێشەیەکی نییە دوان زۆر باسانی لابە بەماجە پارەکە ساختە نەبێ دەستگیر نەبێ باشە باسی پرسیاری ئەوم کرد کە لە پەیج و کاونتەکەی خۆتان شتێکتان بڵاو کردبووە کە کەسێک گوڵی بردۆ بۆ دوو خۆشەویستی ئەمە چی بوو؟ خۆی لە هەموو پیشەیەکە ئەگەر تۆ بە حەز و عشقەوە ئیشە کرد سەرکەوتوی بیتە ئیشی ئەمەش بەڕاستی وەکۆڵێ عشق و مەشقە حەز و خۆشەویستێ بوو ئیشەکەمان سپاس بخوا وەکو گوڵی لاولا چونێت ناو خەڵکەوە لەبەرەوەی کە هەم ڤیدیۆ هەم شتەکانکەکەین شتێکی تایبەتە نووسین لە ڤیدیۆکە کە لەم 4 ڕۆژی پێشوە پۆستمان کردو دەنگدانێکی باشی هەبووە نووسیمانە لێ کاتە گوڵی بر بۆ هەردوو خۆشەویستەکەی زۆر کەس لە کۆمنتەکانێکی خوێنینەوە ئەڵێ ئەمە چۆن شتیوا بێت و ئەو یەکەمیان بزانێ گوڵەکە بۆ گەڕێنێتەوە هەردووکانیا بە شەڕ ئەمە خیانەتە بەڵام لاست لە ئەمە ڕوونکردنەوەمانە لە سەر پێجێکی خۆمان لە یەکەم کۆمنتە نووسیمان یەکەم خۆشەویست دایکێتی باڵن کوڕەکە لە ئەوروپا لە بەرتانیا نردویی ئەمە ئۆردەرەکە یەکەمیان خۆشەویستی یەکەمیان دایکێتی دووەمیان دەستگیرانەکەیەتی هەردووکیان بۆ خۆشەویستە بەڵام ئێمە بۆ ئەکتیوی پێیجی خۆمان و بۆ بەرچاوڕۆنی مشتریەکان نووسیمان لێ کاتە گوڵی بر بۆ هەردوو خۆشەویستەکەی فعلەن هەردووکیشانە خۆشەویستن بۆەوەی تر دەستگیران زۆرن ئەو کەسانی کە لە ڤالانتاینیان و بۆ دوو خۆشەویستەکان کاڵم دوو خۆشەویستەکەمە بەستم دایک و خۆشەویستەکەیەتی گوڵ بەرێت ئەکید زۆر زۆر بەڵێ ئەمە زۆر کەسمانەیە بۆ نمونەمە ساڵی پار پیاوێکی بڕات لای خۆمان مشتری خۆمانە دەمەی تقریبان سەروی 65 ساڵ ئەبێت هاوگوڵی کڕی بۆ خۆی بۆ بابنێتی من بۆ هەر حەزەکەم بۆ خۆمی بکڕم و بۆ خێزانی بۆ بووکەکەی وتیاوان لەگەڵ مناژین و حەزەکەم لەم ڕۆژەکە ڕۆژی خۆشەویستیە تەمەنێکە لەگەڵ خێزانما بەکەین گوڵی پێشکەشکەم باشە بەڕای تۆ بۆ دەربڕینی خۆشەویستی بۆ بەرامبەرەکەت بەو ژمارەی گوڵەیە کە دیارەیەکی لای تۆ بۆ نەبڵی بە 1000 گوڵ ناوی کەسێکە نووسم یاخود کەسێک ئەگەر گوڵێکیشی بۆ بەرە هەر مانای ئەوەیە کە تۆ ئەو کەسەت بەسەر کردوتەوە بەتەکید یەک گوڵ بەرێت و 100 گوڵ بەرێ یەک مانایە بەڵام مەسەلەکە چییە ئەگەر بۆ نمونە ئەو کەسەی کە ئەبات حەزەکە گوڵەکە زیاتر بێ بۆ نمونە زۆر کەسێ قەنەعەتی بێ گوڵێ بە زۆر کەسێ ئەڵێ نا منە شتێکی زۆر تایبەت بێت لە ڕۆژی دایکبوونەکەمان لە ڕۆژی خۆشەویستیە شتێکی بۆ بکە کە نەکرابێت چی هەیە کە نەکرابێت ئەم شتێک کە نەکرابێت ئەو شتێکە نەکرا بۆ نمونە زۆر کەسە بۆ من لەگەڵ چەپکەکەیە ئاڵتوونی بردووە بۆ نمونە ئاڵتوونی باشی بردو ئەمە کە بیرمە ساڵی پار بوو شتێکمان کرد بۆ برادریە مەجموعەیەک ڕەشپێست لە ئەفریقایە لە پێجەکانی خوانە هەیەە
پاریا بوو بۆوان لە ڕێگە ئۆنلاینەوە ناوی خۆشەویستەکەی بنووسن بەدەستیانەوە و چۆنەڵی گۆرانی بڵێ و ناوی بڵێ لەگەڵ ئەوە ئێمە بۆکسێکمان لای شاشەیە بۆی خزبینە سەر فلاشە ڤیدۆکان بۆ کرد و کە نردوانێتەوە بۆ ئەوان هێنابی بۆ ئێمە بۆمان کردە سەر فلاشەکە کە بۆکسەکە هەڵایەوە هەمووی گوڵ بوو بەشی خوار و ئاڵتۆن بوو لەگەڵ شانای ئەو کچەی کە خۆشەویستیەتی دەستگیرانەکەی بە بڵێن بە ڕسمەکەی و بەدەستی و مەجموعە ڕشپێستەوەیە شتێکی ینی کلاسیکی فۆلکلۆر بوو شتێکی زۆر جوان دەربڕینی خۆشەویستی ئێستا زۆر جیاوازە زۆر جیاوازە باشە خەڵکە بۆ دیاری بۆ خۆی بکڕێت بۆ نەکەس نەبوو بێ بە سەری کاتەوە خۆی بێت بڵێت چەپیە گوڵم بۆ ئامادەکە شتی لەو بابەتە هەیە لە سوشیال میدیا زۆر کاتەوەم بینیەوە کەس خەڵکە بووە بۆ نمونە ئۆتۆمبیلێکی بۆ خۆی کڕێ خۆی بۆ نمونە سپرایزێکی بۆ خۆی کردو بە حساب ئیتر شتی ئۆتۆمبیلەکەی ڕازانەوە کۆمەڵێک بابەتی ئەوانەش زۆر جارەیە بۆ منە ئێمە مشتێرەکانمان ڕێزمێ بۆمیان لێرەوە گەرگیان لێم بێ هێت گوڵەکە ئەگەڕێ بۆ نەخۆشە بەڵام خۆی زیاتر ڕسم سناپی پێوەکە لەبەر ئەڵێ خۆم حەزم لێ زۆر کەسیژ گوڵ بە تایبەتی ئەڵێ کەس نییە گوڵم بۆ بێنێ خۆم گوڵ بە خۆمەکڕم باشە لای بەڕێستان هیچ جۆرە گوڵێکی تایبەت و جیاواز هەیە کە لەم ساڵانەی ئاخیرە هات بێت ئەوەی کە هەیە ئەمە زۆرترین جۆری گوڵمانەیە لێمە با بڵێن ڤیرۆنیکە هەیە ئەو گوڵانی تر ئەم هەم زۆر شوێن هێدی بەڵام ئەوەی کێمە هەمانە زۆرترین جۆری گوڵە وەکوی کە شتێک جیاواز بێنە شتێکی وانە ئەمی بەڵام وەکو گوڵی سروشتی چکۆ خۆی ماشەڵە نوعی زۆرە جۆری زۆرە ئەی زیاتر لە تقریبان 15 جۆر زیاترە ئێستا بەڕێزت ئەم چەپکە گوڵە بۆ ئێمە هێناوە بۆی ئەمە زۆرترین کات بەرگەیمانەوە بگرێت چۆن بتوانین ئەم چەپکە گوڵە بپارێزین چۆن بەکاری بێنین زۆر کەسێ خاتە ئاو و سرکەشەوە با بزانم ڕێگاکە هەر شتێک با بڵێن وەکو بابەتی سرکە وەکو بابەتی فاست و ئەم جۆرە شتانە ئەمانە زۆر مشتێری واڵە ئەمە تەنیا بۆ ئەوەیە کە با بڵێن ڕەنگی ئاوەکە لێڵ نەبێت تێک نەچێت بەڵام بۆمانەوەی گوڵەکە نابوومانەوە جوانی گوڵەکە نییە بۆمانەوەی جوانی گوڵەکە نیە گوڵەکە وەکو هەموو شتێک عمرێکی دیاریکرایی خۆیە تەمەنێکی دیاریکرایی خۆی هەیە 4 ڕۆژە 5 ڕۆژە دوای ئەوە نامێنێ بەڵام ئاوا داینێن بخێنە ئاوی شەو هەر وەکو یەک وایە فەرق ناکە لەوانێ بگەیتە ئاوە چەند ڕۆژە سیز نەبێتەوە بەڵام لە دوای چەند ڕۆژەکار تێکەچێت ئەی چۆن ئێوە لای خۆتان ئەی پارێزم بۆ ماوەیەکی دوور و درێژ لە دوکانەکانی لە ئێمە هەفتان ئەبدی تێکەینەوە گوڵی تازە عەرزەکەینەوە گوڵی کۆنیشمانە بێ گوڵش فڕین بەڵام ئەو کە شوێوەی کە لە دوکانی ئێمایە فەرقێکە لەگەڵ شوێنی ماڵەکانە بۆ نمونە ئێمە 24 ساعتە لە مۆسمی هاوینە نابێت کار باکوژێتەوە لە بەڕادادایانین شوێنەکەمان زۆر ساردە و لە زستانیشە گەرمکەرەوە بەکار نایانی لەبەرەوەی گوڵەکان تێک نەچێت و سیز نەبێت هەنە جارێ بۆ مشتێری باتە ماڵەوە لە شوێنەکە دایانەکە زۆپا ئیشەکە گەرمکەرە و ئیشەکە دەمە گوڵەکە ئەژاکێنێ تێکی ئەیە دەستە خۆش بێ کاک شکۆیەوە کاری زۆر جوان و ناوازاکەن بۆ ڕازانەوەی سیاری بووک تازەترین شێوازکە کردبێتان چی بووە؟ ئەوەی کە ئێستا ئێمەکەین بابەتی ساری بوو بە هەموو مۆدێلە کوردمانە بە هەموو جۆرە کوردمانە بوون لە بەشی دو تا پێشەوەی کامل گوڵی سروشتی بووە کوردوشمانە بوونە بەس تەنها سەر باوڵێن بەشی پێشەوەی باوڵێن بۆ هیندی سارەکەما کردو بەگوڵ بەبێ خواستی کاکی زاوایە سنووقی ئۆتۆمبیلەکەش هەموو یەکەن بەگوڵ ئەوە زیاتر بۆ ڕۆژ لێدایک بوون یاخود بۆ سوپرایز بەکارێ بەڵام بۆ ساری بوو پێویستەکە بەشی دەرەوەی زیاتر دەرەکەوێت دەستە خۆش بێ کاکە سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ تۆ دەستە خۆش بێت دووبارە سپاس بۆ چەپکە گوڵەکە زۆر تایبەت و زۆر جوانت بۆ هێناوی شایانی زیاترن دووبارە سپاس بۆ تۆ